دیارە و هەلومەرجێ هاتوتە پێشەوە ئەو بارودۆخە سیاسی و ئەمنی کە دروست بووە لە کوردستان و لە شاری کەرکووک وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە بەغداد چ لە کوردستان کۆمەڵێک دیدار و سەردان کراوە کە بۆ ئەوی بتوانین ڕێگە چارەیەکی گونجاو بۆ ئەو بارودۆخە هەموارەی کە هاتووە بەسەر کوردستان بە شێوەیەکی گشتی هەروەها بۆ هاودەنجی و تەبایی و یەکڕیزی هێزە کوردیەکان فراکسیۆنی کوردستان ئەو دروشمەی بەرز کردوەوە کەوەی بتوانین لەم دۆخەدا هەمومان بە یەکگرتوو بە یەکدەنجی و بە تەبایی دێنە پێشەوە. ئەم ڕۆژ سەردانی فراکسیۆن بۆ لای ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەر بە ئەو مەبەستە بوو بۆ ئامانجە بوو کە دەستخۆشی لە فراکسیۆنی گۆڕان کرا کە لە بەغدا هاو هەڵوێستی هەیە لەسەر پرسە نیشتیمانەکان لەگەڵ فراکسیۆنەکانی تر بە شێوەیەکی گشتی. دوای ئەوەی ئەو بەیاننامەی کە فراکسیۆنە کوردستانیەکان لەسەر مەوزوعی دووسخورمات و ئەم یەکدەنجە تەکیدی لێکرایەوە بۆی کە کوردستان و وەزعی کوردستان گەیشتوتە دۆخێک کە هەمووان پێویست دەکات کە شان بدینە بەر ئەو بارودۆخە ناهەموارەی کە لە ڕووی گوزەرانەوە لە ڕووی موچەوە لە ڕووی ئەو یاسانی کە تاوەکو ئێستا هەرێمی کوردستانی گرتوتەوە دووچاری کۆمەڵێک کێشەی گەورەی کردوین بۆ ئامانجە هاتبووین و بە خۆشحاڵیەوە ئەو پرسانە باس کراو تأکید کرایەوە کە بە تەکید ئەم جارە لە دوای عوتڵەی تەشریعی جارێکتر کوتلە کوردستانیەکان بە گوتارێکی باشتر بە میکانیزمێکی تازەتر بتوانن بۆ چارەسەرکردنی ئەو پرسانی کە پێویستە بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە ڕێگا چارەی گونجاوتریان بۆ دۆزرێتەوە. لایەنە سیاسیەکان ئەمان ڕێیان چی بوو لەسەر ئەوەی ئایا ئەم یەکدەنگی و یەکگوتاریە لە هەرێمی کوردستانیش لەلایەن لایەنە سیاسەکانەوە دروستە بێ بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی بەغدایە؟ ئەو پەرۆشە پێ هەستی پێکرێت بەڵێ ئەو پەرۆشی هەستی پێکرێت کە ئێمە بەدەر لە بیر و بۆچوونی جیاوازی هەر حزب و لایەنە سیاسیەکان کە هەیە بەڵام بۆ پرسە نیشتیمانیەکان بۆ پرسی کەرکووک بۆ پرسی ئاوارەکانی دووسخورمات و بۆ ئەو شێشەی کە ڕوبەڕووی خەڵکی تێکۆشەری دووسخورمات و بۆتەوە هەمان ئەو هەڵوێستانە دووپاتەکرێتەوە هەمویان یەکدەنجین لەسەر ئەو پرسانە بەڵام بەدەرلەوە ئەمە ئیشێک هەر پەرلەمانتار ناتوانێت ئەو دۆخە بگۆڕێت یا ئەو پێگەی کە ئێستا کورد لە بەغدا هەیەی جێی پرسیارە ئەو پێگە بەهێزە نەماوە بەڵکو پێویستی بەڕێکەوتنی سیاسی شەیە لەسەر ئاسی حزبە سیاسیەکان بەو شێوەیە توانین چارەسەری بۆ بکەین. جنابەت کۆنەکانە ناسی لە نوێەکان کات بەرحاڵ بەشێکی مێژووە بەشێکی دادووە باشە لە ئێمەش وایە سەرچاو و پیرۆز باش لەکەین پۆستەدانەیە و ئینشاءالله هەمووتان سەرجاوازی سیاسی بێ ئەو مشتینە لەسەر ئاستی قاعدەی جەماوەری هەردوولا ئەویش ئەو دەتوانم بڵێم ئەو گۆڕام و تەلەفۆنی بۆ کردم خۆی لێ تۆڕەکە جەماوەری هەردوولا کرد ئەوە ئەسێسمات دەولایەن دەیشی لەسەر